بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست گەندەڵی و بێکاری و هەژاری هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکات لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا بەهۆی گەندەڵی و نەتوانراوە خزمەتگوزاریە سەرەتاییەکان وەکو پێویست بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان دابین بکرێت لامان کاتیشدا ماوەی زیاتر لە 5 ساڵە پرۆسەی دامەزراندن لە هەرێمی کوردستان وەستاوە و نەتوانراوە هەلیکار بۆ بێکاران بڕەخسێندرێت بە میوانداری بەڕێز سۆرا عومەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان تا و توی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین. گەندەڵی و بێکاری و هەژاری هەڕەشە لە خەڵکی کوردستان دەکەن. لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا لەلایەن دەسەڵاتدارانەوە گەندەڵێکی ڕێکخراو لە بواری سیاسی و ئابووری و کارگەری لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە. جگەل لە گەندەڵی سیاسیەکە کە خۆی دەبینێتەوە لە نەبوونی ئاڵوگۆڕی ئاشیانەی دەسەڵات و بەڕێوەنەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد دەسەڵاتدارانی هەرێم گەندەڵی دارایی و ئابووری و کارگێریشیان ئەنجام داوە. هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە کشتوکاڵ و پیشەسازی و سامانی سروشتی و نەوت، بەڵام بەهۆی گەندەڵیەوە داهات و کەرتابووریەکان نەخراونەتە خزمەتی خەڵکی کوردستان و کۆمەڵگایەکی بەکاربەریان دروست کردووە. 27 ساڵە حکومەت هەرێم نەیتوانیوە خزمەتگوزارە سەرەتاییەکانی وەک موچە ئاو کارەبا ڕێگاوبان تەندروستی وەک پێویست بۆ هاوڵاتیان دابین بکات. ئەمەش بەهۆی کەمی بودجە نەبووە، بەڵکو بەهۆی گەشەکردنی گەندەڵی و بەهادەردانی سەروەت و سامانی گشتیەوە بووە. لەلایەکی ترەوە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بەرزە و حکومەت هەرێم نەیتوانیوە هەلیکار و دامەزراندن بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بڕەخسێنێت. لە ساڵی 2014 پرۆسەی دامەزراندن ڕاگیراوە. ساڵانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 35,000 قوتابی لە زانکۆ پەیمانگە حکومی و هەلیەکان خوێندن تەواو دەکەن، واتە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا زیاتر لە 150,000 دەرچووی زانکۆ پەیمانگەکان حکومەت هەلیکاری بۆ نەڕەخساندون. وێڕایەوەی ساڵانی پێشتریش بە هەزاران دەرچوو دانەمەزراون. دانەمەزرانی دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان لە کاتێکدا حکومەت هەرێمیش بەدیلێکی بۆ ڕەخسانی هەلیکار بۆ بێکاران نییە. کابینەی حکومەت هەرێمیش هیچ پرۆژێکی بۆ چارەسەری کێشەی بێکاری ڕانەگەیاندووە و نازانرێت ئایندەی دەرچوانی زانکۆ پەیمانگەکان و بێکاران لە هەرێمی کوردستان چیان بەسەردێت. هاوکات بە پێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 6% دانیشتوانی هەرێم هەژارن. ئەمە شاوکاتە لەگەڵ دەوڵەمەندبوونی بەرپرسانی باڵای حکومی و حیزبی لە هەرێمی کوردستان. بەپێی بەڵگەنامەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق پارێکی زۆر لە عێراق و هەرێم لەلایەن بەرپرسانەوە براوەتە بانکەکانی دەرەوە. لەو بڕێژ زیاتر لە 12 میلیارد دۆلاری لە ڕێی 5 بانکی هەرێمی کوردستانەوە بووە. پێشتریش لە ئاخوری ڕابردووی پەرلەمانی کوردستان چەند پەرلەمانتارێک باسییان لە بنەدەرەوەی پارە و دروستکردنی شوقە و vێلا لە وڵاتانی دەرەوە لەلایەن بەرپرسانی هەرێمەوە کرد، بەڵام هیچ دام و دەستگای هەرێم لێکۆڵینەوەی لەو پرسە نەکرد. تا دێت بەوەی گەشەکردنی گەندەڵیەوە ئاسایشی کۆمەڵاتی خەڵکی کوردستان زیاتر دەکەوێتە مەترسیە و لە ئەنجامیشدا ڕێژەی بێکاری و هەژاری و نەبوونی هەلیکار زیاد دەکات، بەڵام لە بەرامبەریدا هیچ ڕێگری و سنووردانێک بۆ گەندەڵی و گەندەڵکاران نییە. جارێکتر سپاسان لەوێت بینێرانی بەڕێز کاک سۆران بەخێر بێن، سوپاس بۆ هاوداوونتان. ئەگەر سەرەتا بەر لەوەی کە بینە سەردۆخی کوردستان لەبارەی گەندەڵی و بێکاری و هەژاری حەزەکەم سەرنجی بەڕێزت لەبارەی خۆپیشاندنەکانی عێراق دژی بێکاری و هەژاری و گەندەڵی بزانم بۆ وەڵامدانەوەی حکومەتیش چۆن نەبینن بۆ داواکاری خۆپیشاندن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، لەڕاستیە سەرەتا نیگەرانیەکی قوڵە کە لە بەرامبەر داوای ڕەوایی خەڵکی ستەم لێکرا و هەژار و بێکاری عێراق گولە بەکاردێ و شەهیدێکی زۆر و بریندارێکی زۆر و گیراوێکی زۆر هەیە. ئەمە تاوانێکی گەورەیە دەرهەق بە خەڵکی ناڕازی و تووڕە و بەشمەینەتی عێراق لەلایەن سیاسیە گەندەڵە حکومڕانە خوێن ڕێژەکانی عێراقەوە ئەنجامەدرێ. ئەوەی کە هەیە زۆر دەوترێت چێ لە پشتێتی و ئەمە چییە ڕوودەدا، بەڵام ئەوەی ڕوئەدا دەبێت تەماشایەوە بکەین. خەڵکی عێراقە خەڵکێکی مەنکوبە، چەوسێنراوەیە، مەحرومە لە هەموو ئەو داهاتە زۆرەی ئەو سەروەتە زۆرەی لە ژێر پێیانە و بە بەرچاویانەوە دەدزرێ و دەبرێ و کۆمەڵێک کوتلە و تائیفە و
سیاسی دزی پێ دەوڵەمەند بووە، خەڵکیش ڕۆژ بە ڕۆژ لە عێراق زیاتر دەچەوسێنرێتەوە، بێ ئاوەدانیە، بێگوزەران و بێ خزمەت گوزاریە. دۆخێکی زۆر خراپی ژیانی خەڵکە کە زۆر جار ئەمانە بەهۆی ناکۆکی هەندێک کوتلەی سیاسی تووڕەییەکان دەتەقنەوە یا ڕێیان بۆ دەکرێتەوە کە ئەو نەفەسە بدەن. زۆر جار بە فتوای مەرجەعیەت و هەندێک دافع کۆنتڕۆڵەکرێن، بەڵام ئەوەی کە ئێستا ڕوەدا سەرەڕایەوەی کە ململانەی ئیقلیمی و نێودەوڵەتی هەیە لە عێراقا بۆ تەسفیە حسابات وەندێ وڵاتی هەرێمی لە ڕاستیە ڕۆڵی زۆر خراپیان هەیە لە عێراقا بۆ تێکدانی ئارامی عێراق، بۆ ململانەی نێودەوڵەتی لە عێراقا، بۆ دوورخستنەوەی شەڕ لە خۆیان و هێنانی شەڕ بۆ عێراق کە ئەمانە زۆر جار خەڵکی تووڕە و ناڕازیشی تیا ئەبێ بە سوتەمەنی و زۆر جار تووڕەییەکان زۆر خۆڕسکن. ئێستا بینی گوێ لە هیچ مەزهەبێک و کوتلەیەکی سیاسی و گروپێکی سیاسی ناگرن، خەڵکێکی تووڕە و ناڕازیە بە پێچەوانەوە. ئەوانەی دەستیان هەیە لە دۆخی عێراقا ئەوانن کە خەڵک شەهید دەکەن، ئەوانن کە دەیانەوێ ئەم ناڕەزایەتیانە خوێناوی بکەن و بەرەو ئاڵۆستری بەرن و ململانەی زلهێزەکان بگوازنەوە بۆ دۆخێکی تر لە عێراقا بەوەی سەرقاڵکردنی پرۆسەی سیاسی لە عێراقا. باشە، بەس پێ دوێ خۆپیشاندانان کاریگەریان هەیە لەسەر هەرێمی کوردستان، ئەگەر هەیە چییە لەسەر خەڵکە لەسەر دەسەڵاتدارانە؟ خۆی ئاماژەی زۆر ڕوونی تایە. ئاماژە ڕوونەکانەوەن کە میلەت هەر کاتێک چەوسێنرایەوە و برسی کرا، مافەکانی خورا، خزمەتی نەکرا، ڕەنگە زەمانێک بە بێدەنگی بڕواوەکو ئێستەی هەرێمی کوردستان، بەڵام کەس ناتوانێت زەمانەتی ئەوە بکە کە ئەم پریشکە نەپەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ویان کاریگەری نەبێ. ومێدەکەم ئەو کاریگەریەی هەبێ کە حکومڕانانی پاوانکاری دەسەڵات لە هەرێمی کوردستان بە خۆیانە بچنەوە و ببینن چی ڕوئەدا. ئەوەی کە لەژێر فشاری خۆپیشاندانەکان لە عێراق ئەنجومەنی وەزیران و پەرلەمان دێنە پای بڕیار لێدانی، ئەگەر ڕاستکەن لە جێبەجێکردنی دەبوو پێشەوەی خوێنی خەڵکی لەسەر بڕێژن، ئەرکی حکوومەتە کە ژیانی خەڵک دابین کە بێکاری کەم کاتەوە، هەلی کار دروست بکە و پرۆژەی خزمەت گوزاری بکە، گەندەڵکاران سزا بدا، بەڵام چونکە خۆیان گەندەڵن و خۆیان گەندەڵکارن ئەگەیان لە میلەت نەماوە، خەریکی سەفەقات و دزی گەورە و بردنەدەرەوەی پارە و قەرزارکردنی عێراق و خزمەت نەکردنی ئەو ناوچانن کە لە شەڕی تیرۆرە کاول بووە. ئەزانی ئەوانەی کە لە عێراقا مێردیان نەماوە ڕێژەیان چەند زۆرە، ئەزانی هەژاری لە عێراقا لە باشوور و ناوەڕاست گەیشتۆتە ئاستێک کە ئیتر ئینسان بەس هەناسە ئەداگیناوە ژیان نییە کە خەڵکی عێراقی بە زۆرینە تێدایە. ئێمە دۆخی هەرێمی خۆمان لێی ناڕازین، گەندەڵی هەیە و ژیانی خەڵک زۆر خراپە، خزمەت گوزاری و بەدەمەوە هاتنی داوای خەڵک لە موچەخۆر و لە خانە نشین و لە هەموو چین و توێژەکان زۆرە. ئەوانەی لە عێراق خۆپیشاندانەکەن، ئەوانەی کە هاوسەریان نییە، ئەوانەی کە باوکیان نییە، ئەوانەی کە بێکارن، ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە، خاوەن پێداویستی تایبەتن، موچەیان هەیە و خۆپیشاندانەکەن کە ژیانیان زۆر خراپە. ئەمانەی ئێمە لە هەرێمی کوردستان هەر موچەیان نییە و فیئانە. بۆچی موچیان نییە؟ 5 ساڵە حکوومەت هێرێم بڕیوێتی، موچەیان نادات. ئەوەی نەخۆشی درێژخایەنی هەیە، ئەوەی هاوسەری لە زیندانایە و هیچ بەخێوکەرێکی نییە، ئەوەی هاوسەری نییە، ئەوەی تەمەنی هەڵکشاوە و هاوسەرگیری نەکردووە، ئەوەی کە پێڵێن شەلەل دەماخ و
و لە تۆڕی کۆمەڵایەتیە کۆمەڵێک فی ئەی زۆرن بە خوێنکاران و قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانەوە. ئەمانە 4 ساڵە حکوومەتی هەرێم دینارێکیان ناداتێ. یعنی تۆ بیر بکەرەوە ئەگەر یەکێک هاوسەرەکەی لە زیندان نابێت و حکم درابێ بە هەر تاوانێک، هاوسەرەکەی تاوانی نییە، منداڵەکانی تاوانی نییە، ئەمانە چۆن بژین؟ ئەمانە کێ ئاوڕیان لێ بداتەوە و ژیانیان بۆ دابین بکا بۆ ئەوەی تووشی لادان نەبن، بۆ ئەوەی تووشی هەژاری زیاتر نەبن، بۆی تووشی دەرۆزە نەبن. بۆ کاک حەکیم بەشێک لەوانەی کە تووشی لادان بوون لەم کۆمەڵگەی ئێمە ئافرەتن، کاتێک کە ئەیان دوێنی دنیایەک معاناتیان هەیە، هاوسەری نەماوە، ژیێنەر و بە خێوکەرێکی نییە، منداڵی لەسەر و خانووی نییە و کرێچیە، دەبێ ئەمە چی بکا بۆ ئەوی بژی؟ خۆ 4 ساڵ ناتوانرێ خەڵک هەبێ ئەوەندە خێری پێ بکات 4 ساڵ بیژیێنێ. بۆی لە ناچاری ئەم دۆخە کە ئەم سیاسیانە دروستیان کردو و ئاگایان لە ژیانی خەڵکنە تووشی لادان بووە، تووشی ئەو دەردە کۆمەڵایەتیە بۆ لەم کۆمەڵ. باشە بەس هیچ پاسایە کە ئەوانەی کە تۆری کۆمەڵایەتی چاودێری کۆمەڵاتی دەیگرتنەوە 5 ساڵە ڕاگیراوە، ئێستش بۆ چاکی ناکەنەوە خۆ ێستا دۆخی دارایی باشتر بووە مەسەن لە منداڵی بێسەرپەرش لە بێوەژن لە نەخۆشی درێژخانەوەی کە بەڕێز دوتت. هیچ پاساوێک نییە جگە لە زوڵمکردن و برسیکردنی میلەت. بە ناوی پێداچوونەوە و چاکسازیکردن لەمانە هاتوون هەموو موچەکانیان بڕیون، بەڵام ئەوەی بە پلەی لیوا خانەنشین بووە و بە پلەی عەقید و عەمید خانەنشین بووە، یا پێشمەرگە نەبووە لە ژیانیا یان جاژ بووە، یان مەفرەزە خاسەی بەعس و تەواری بەعز بووە، ڕاوی خانەوادەی پێشمەرگە و پێشمەرگەی کردووە لەم شارانە. ئەوە موچەکەی دەسی لێ نەدراوە، بەڵام موچەی کەسێک کە هاوسەری نەماوە، کەسێک کە هاوسەری زیندانیە، کەسێک کە بەخێوکەری نییە، ئەمانەی هەموو بڕیوە. ئەو میلەتەی کە حکومڕانەکانی بەم جۆرە زوڵمی لێەکەن و کاتێکیش کە داوای مافی خۆیانەکەن خوێنیانە ڕێژن، ئەو جۆرە حکومڕانیەتیە جگە لە دیکتاتۆر هیچ وەسف و مانایەکی تری نییە، جگە لە ستەمکارێکی گەورە هیچ وەسفێکی نییە. ئەگەر بە 1000 ئینتیخاباتی لەوەی کە لە وڵاتە ڕوئەدا چوو بێتە سەر حکوم، بەڵام دوجار ئەمە سەرەڕای بە تەزویر و چاوسورکردنەوە و پاوانکردنی هەموو شتێکی ئەم وڵاتە چۆتە سەر حکوم، نە بە کورسی و نە بە ئاڵوگۆڕی دەسەڵات بە ڕێگای دەنگدان دێتە خوارەوە، نە بە خۆپیشاندانیش وەڵام دەرەوەی داخوازی خەڵکە بێ. بۆیە دەبینی خوێنی خەڵکی خۆی و گەنجی خۆی و مەحرومی وڵاتەکەی خۆی دەڕژێ کاتێک داوای ژیانەکە، داوای دامەزراندنەکە، داوای ئەوەکە کە ئەم سیاسیانەی لەسەر کورسی دەسەڵاتن ئەرکیانە خزمەتی ئەم میلەتە بکەن بەو داهاتەی لە بندەستیانە. خۆ ئەمە بۆ ماڵی باوکیان نییە بۆ خۆیان خۆشگوزەران پێی بژین و خەڵکیش ئاوای لێبێکە لە ناچاریە ئامادەیە خوێنی لەو شەقامانە بڕژێ باشترە لەوەی کە بەم کولەمەرگیە ژیان بکە. خەڵکی کوردستان لە دۆخێکی خراپایە. ئەوە ژیان و گوزەران نییە کە ئێمە لە مانگی دەین، لە هەفتەی یەکەمی مانگی دەیان هێشتا موچەی مانگی 6 وەرگیراوە. ئەمە حکومڕانێتی نییە، ئەمە بریتیە لە دەست بەسەراگرتنی داهاتەکانی ئەم وڵاتە، جونگەکانی موئەسەساتی حکومڕانی ئەم وڵاتە و ستەمکردن لەو خەڵکەی کە ئەبێ ئەمان ئیدارەی ژیانی بدەن. وێ خەڵک کاک حەکیم کە ناچار بوو وەک عێراقی لێدێ، جا ئەو کاتە ئێران دێتە پشتی، تورکیا دێتە پشتی، ئەمریکا دێتە پشتی، سعودیە دێتە پشتی، کێ دێتە پشتی؟ کراوەیە. خۆ عێراق ساحەیەک نییە بەدەستی ئەم وڵاتانەوە نەبێ، بەدەستی زلهێزەکان و وڵاتانی ئیقلیمیەوە نەبێ. ئەسڵەن ئەوانەی کە خۆپیشاندەران ئیتیهامەکەن بەوەی کە ئەڵێن دەستی وڵاتێکی ئیقلیمیان لە پشتە،
حکومڕانەکانی عێراق دەستی دەیان وڵاتی نێودەوڵەتی و ئیقلیمیان لە پشتە هەر یەکەیان عەمیلی وڵاتێکن. بۆ دەسەڵاتداران هەرێمیش ڕاستە دەسەڵاتدارانی هەرێمیش بە پێی حکمی جوگرافیان و بە پێی پێشینەیان لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی هەر یەکەیان پەلێکیان بەدەستی شوێنێکەوەیە و ئەوانن ستەمکاریان لە عێراقا لە هەرێمی کوردستانە بەم فۆرمە بەم شێوازە بەم ئالیەتە هێشتۆتەوە. بەشێک لە لاوازبوونی ئەو هێزانەی باسی دیموکراسی و حکومڕانێتیەکی دروست و شەفاف و ڕەشید و شەفافیەتی داهاتی نەوت و بردنە دەرەوەی دەستی دەرەکی لە ناو هەرێمی کوردستان و دروستکردنی سوپایەکی یەکگرتووی نیزامی بۆ هەرێمی کوردستان و خۆشگوزەرانی خەڵکەکە بەشێک لەوەی کە دژی ئەمانە بوون وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتین. زۆر بە ڕاشکاوی ئەمریکی و بەریتانی و ئەوروپیەکان دیفاع لەم دۆخاکەن لە عێراق و لە هەرێمی کوردستان کە بەم جۆرە بمێنێتەوە هەر بەم دەموچاوانە بمێنێتەوە جاسینەکەن بە ساد ڕەشەکەن بە سپی کێشەیان نییە بەڵامە بێ هەر بەم جۆرە بمێنێتەوە چونکە بەرژەوەندی ئەمنی بەرژەوەندی ئابووری بەرژەوەندی شەخصی ئەم وڵاتە زلهێزی و هەرێمیانە لەمانەوەی ئەم ستەمکارانایە لەلای ئێمە نییە کە ئەڵین ئەبێ ئەم وڵاتە سەربەخۆ بێ ئەم وڵاتە ئازادی تیابێ مافی مرۆڤی تیابێ ئەبێ ئەم وڵاتە شەفافیەتی تیابێ نابێ گەندەڵی و گەندەڵکاری تیابێ نابێ دەستی دەرەکی بێت تەحەکوم لە وڵاتە بکە نابێ ڕاوی ئەم و ئەو بە ناوی نەیاری وڵاتەکەی خۆیەوە بکرێ نابێت دەستگای هەواڵگری سی وڵات لە هەرێمی کوردستان و عێراقا بێ بە کەیفی خۆیان تەراتێن وڵات بە کەیفی خۆیان تاراتێن دەکە چ وڵاتێک لە هەرێمی کوردستان تەراتێن ناکە زۆر بە ئاسانی بە ناوی بزنس و بە ناوی کۆمپانیا و بە ناوی نوێنەرایەتیەوە هەموو وڵاتانی دنیا دەستگا هەواڵگریەکانیان لە عێراق و هەرێمی کوردستانە ئەجێندای خۆیان جێبەجێەکەن ئەم میلەتەی ئێمە چەندێک چەوسێنراوەتەوە بە دەستی سیاسیەکانی ئەوەندەش بە دەستی سیاسەتی نێودەوڵەتی سیاسەتی بانقی نێودەوڵەتی سیاسەتی هەرێمی وڵاتانی دەوروبەرمانەوە چەوساوەتەوە بۆیە نەخاوەنی ئابووری خۆمانین نەخاوەنی نەوتی خۆمانین نەخاوەنی کوشتتوکاڵی خۆمانین خاوەنی هیچی خۆمان نین هەرچی پرۆژەیەک لەم وڵاتە لە بەرژەوەندی زلهێزان و وڵاتانی تر نەبێ فەشەلی پێدێنن کێشەی بۆ دروستەکەن بۆیە کوشتتوکاڵمان تا ئێستا نابێ بە کوشتتوکاڵێک کە بەرووبوومی جوتیارەکانمان لە شارە زور و لە زاخۆ ئاکرێەوە بێتە بازاڕەکان و قازانج بکات بەڵام لە دوورترین شوێنی وڵاتانی دەوروبەرمانەوە تەماتەکەیان دێ لێرە ساغە بێتەوە و جوتیارەکەشیان و وڵاتەکەشیان قازانجەکە تۆ تەسەورەکەی ئەمریکایەکان لەسەر زیادکردنی نرخی باج بۆ سەر مریشکی بەست و بێنە سەر خەت و بڵێن ئەو باجە کە خراوەتە سەری زیادە ئەمریکایەکان بێ لە تورکیا بۆیە ئێمە هەموو شتمان مهددە لە وڵاتە هیچ هێزێ نییە بتوانێ مانگایەکی هۆڵندی بە وڵاتی تورکیا بێنێ بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان ڕێنادا لە من سپیایی خۆم بەرهەمهێنمەوەی فرۆشم بۆیە بازاڕی ئێمە بەدەستە وڵاتانەوەیە بەدەست سیاسەتی ناوخۆوە نییە باشە بەس ئەم ئەگەر ئەم هۆکارانەی کە لە عێراق بن کە خۆپیشاندانی بۆ دەکرێت چی مەسەلەی گەندەڵیە چ مەسەلەی بێکاری هەژاریە بۆ ئەم دۆخە بێدەنگە لە کوردستانە هەیە من قەت تەمەنا ناکەم دۆخی هەرێمی کوردستان وەکو باشوور و ناوەڕاستی لێبێ چکە کاک حەکیم ئێمە لەگەڵ هەموو نیگەرانیەکمانە هێشتا زۆر لە ئاوەدانکردنەوە و لە باری ئەمنیەوە لە پێش عێراقەوەین ئەوە نابێ نادیدە بگیرێ چکە تێکچوونی ئارامی هەرێمی کوردستان بۆ هەمومان تێکچوونە و خراپە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان و ئەزمونەی کە ئێستا لە باشوور و ناوەڕاست ڕووەدا لە خۆپیشاندان و تەقەکردن لە خۆپیشاندەر و ڕشتنی خوێنی و گوێنەگرتن و گۆڕانکاری نەکردن ئێمە ئەگەر حساب بکەی لە ساڵانی ڕابردووە هەموویمان ئەزمون کردووە ئەم دەسەڵاتەی ئێمە ئەوەی لە عێراق هەیە ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە دەسەڵاتێکی ئەوەندە دیموکرات نییە ئەوەندە ئازادی خواز نییە گوێ بگرێت لە ناڕەزایەتی و بە پەلە بێت چارەسەری بکا و بەرپرسانی ئەو دۆخە خێرا دەست لە کار پێشنەوە
ئێستا ئەگەر لە عێراق گۆڕانکاری ببێ حکومڕانی نادرێتە دەستی ئەو گەنجانەی کە تووڕەن و داوای ژیانەکەن. حکومڕانی ئەدرێتە دەست ئەو کوتلانەی کە جارێکی تر دێن سواری شەپۆلی ناڕەزایەتی خەڵکە بن و لەسەر مێزی مفاوەزات سەرکوتی خەڵکەکەن و لەسەر مێزی مفاوەزات دەستکەوتەکانی بەشەکەنەوە و سینەکەن بە ساد و ئەمرەکەن بە زەید و جارێکی تر ستەمکارێکی تر بە بۆنێکی خۆش و ڕیبات و قاتێکی جوانەوە دێ و هەندێک وعدی ناڕاست بە میلەتەکەیەدا و دوایی لە نەتیجە هەروەکو ئەو ستەمکارانەی پێشوو دەرەچێت کە لە عێراقا یەک بینیومانن حکومڕانێتیەکەیان چۆن بووە. نێوسۆ لە کوردستانیش بەدلی پارتی وەکێتی نییە؟ لە کوردستانیش تا ئەم ساتە خەڵکی کوردستان تەماشاکە بەدیلێک نابینێ کە لە پێناوی قوربانی بدا بۆی جێگیر ببێ و کۆتایی بەم دۆخە بهێنێ و بە درێژایی تەمەنی ئەو شۆڕشانەی کە شۆڕشی مەدەنی ناڕەزایەتی خەڵک بوون لە خۆپیشاندانەوە گۆڕاون بۆ شۆڕشێکی مەدەنی و سەرهەڵدانی شۆڕشێکی مەدەنی دەستکەوتەکانی بۆ خەڵک نەبووە و بۆ شۆڕش و خۆپیشاندانەکان نەبووە دوجار. نزیکترین ئەزمون سووریایەکە دەبینین ناڕەزایەتیەکان چۆن دەستی پێکرد و دوایی چۆن ڕێکخرا چۆن گەورە بوو، بەڵام نە لە دەستی ناڕازیەکان و خۆپیشاندەرانمە نە لە دەستی ناوخوامە، نەتیجە داعشی تیا دروست بوو، نەتیجە ئەو هەموو خوێنە ڕژە، ئەو هەموو خەڵکە ئاوارە بوو. ئێمە قەت تەمەنا ناکەین وڵاتی ئێمە وای لێبێ بە عێراقیشەوە، چکە ئەزانین ئەو دیکتاتۆرانەشی کە لە ساڵانی ڕابردوو لە میسر و لە لیبیا و لە یەمەن و لە شوێنەکانی تر ڕۆشتن بەدیلەکەیان بە ناوی شۆڕشیشەوە یاکو دەتاچی بوو یاستەمکارێکی تر بوو. ڕەنگە تونس و ئەمانە هەندێک سوودیان بینی بێ ئەزمونیان هەبوو بێ لەوەی دۆخیان وەکو لیبیا وەکو میسر و وەکو یەمەنی لێنەیە. بەڵام دۆخەکەروە بمێنێتەوە مەسەلەن گەندەڵی بەردەوام بێ بێکاری دۆخەکەروە بمێنێتەوە باشترە؟ نەخێر هیچ کاتێک لەگەڵمانەوەی ئەو دۆخەنین، بەڵام تا ئەم ساتەش خەڵکی کوردستان بە هەموو تووڕە و ناڕازیەکانەوە لەگەڵەوانی ئەمانە لە گۆڕ بنرێن و کۆتاییان بێ، هەر ئەمەلی هەیە باش ببێ، هەر ئەمەلی هەیە کە ئەمانە بیر بکەنەوە بەهۆش بێنەوە. ئەگەر یانەوێ حکومڕانێتیەکەیان بەردەوام بێ بە ئاگر و ئاسن خۆیان نەهێڵنەوە، بەو داهاتە زۆرەی لە وڵاتایە خزمەتی خەڵکی خۆیان بکەن. خەڵک ڕازیە، چکە خەڵکی کوردستان ئێستا بم باشکردنی موچەکەی ڕازیە. خەڵکی کوردستان ئێستا موچەی مانگی 7 و 8 و 9 بەرێ 3 موچە هێندە ڕازیە، هێندە شکراناکە تەسەور ناکەی. خۆ کەس داوا ناکات لە گەڕەکەکەی خۆی بیبن بخەنە شوێنی وەزیرەکان و سەرۆکی حکوومەت و هەرێم. ئەڵێ کاکە ئێمە مافمانەیە لاتان، مافەکەی خۆمان بنێ کە سەرەتایی ترینی لە هیچ شوێنێکی دنیاوان نییە موچەی خەڵک نەدەی، موچەی خەڵک بکەی بە چارەک، موچەی خەڵک ببڕی، ئەڵێ موچەکەمان بە بەرامبەر کارەکەمان لە کاتی خۆیان بدەرێ. کەس ڕازیە بێ لە کۆمپانیایەکی ئەهلی گرێبەستێکی هەبێ بۆ کارکردن لە 30 ڕۆژجارێکا موچەیەکی باتێ، بەڵام ئەو لە 120 ڕۆژجارێکا لە 90 ڕۆژجارێکا موچەی باتێ قبوڵێکا لە کۆمپانیاکە نایکا، یانەڵێ کارێ بۆ ناکەم جێڵێ، یا لە نە کۆمپانیاکەی تۆوە ئەڕوا بەڕێوە نەمن چێتوانم وا کار بۆ تۆ بکەم. ئەی حکوومەتی هەرێم بیر ناکەیتەوە لەوەی کە خەڵک چۆن ئاوا لەگەڵ تا بەردەوام بێ. خۆ زۆر جار کاک حەکیم تووڕەیی خەڵک و ناڕزایی خەڵک وەکو ئەو ئاوە وایە کە تۆ بربەستێکی لە بەردەم دروستەکەی لەم دیوە زۆرە بێ پەنگە خوا دوایی بربەست و هەمووی ڕاماڵێ. کە زەمانەتیەوە کاکە لە کوردستان تووڕەیی خەڵک لە چرکە ساتێکە نەتەقێتەوە و لە دەست هەمووی دەربچێ. بەس پێ ئێستا خەڵک تووڕەیە؟ بەڵێ خەڵک زۆر ناڕازی و تووڕەیە، خەڵک زۆر نیگەرانە، خەڵک خۆیە خواتەوە، خەڵک زمان بە برینی خۆیان دێنێ لە نەبوونی و هەژاری و بەدبەختی و نەخۆشی و قوربەسەری و خراپی ڕێگاوبان و ڕووداوی هاتوچۆ و کوشتن و تاوان و زۆربوونی ئەو هەموو گوناحە گەورەی لە وڵاتە ئاکرێ. ئەمە نەتیجەی چییە؟ نەتیجەی
حکومڕانیەتیەکی زۆر خراپ و فاسیدە لە هەرێمی کوردستان کە تەنها بیر لە دەوڵەمەندکردنی خۆیانەکەنەوە، بیر لە گوزەرانی خەڵک و میلەت ناکەنەوە. ئەگەر دەسەڵاتدارێک لە هەرێمی کوردستان خۆی بە بەرپرسیار بزانێ لە حکوومەتە، لە پەرلەمانە، ویژدانی ئازاری نەدا کە بەهۆی حکمی ئەوەوە خەڵکێک تووشی سواڵ و لەشفرۆشی و لادانی کۆمەڵایەتیە بێ، ئەو حکومڕانە بۆچی باشە؟ ئەمانە بێ ویژدانیان ئازاریان بدا کە کاتێککە بینن میلەتەکەیان دەرۆزاکە. معقولە خەڵک کوڕی شەهید بوو بێ لە پێناوی ئازادی ئەم وڵاتە، بەڵام ئێستا خۆی و نەوەکانی ناچار بن دەرۆزە بکەن بۆ چارەسەریان، دەستپانکەنەوە بۆ عیلاجێک. خەڵکەم ئەندام بوو بێ لە پێناو بەرگری لە پاراستنی هەرێمی کوردستانە، بەڵام پارەی نەبێت چارەسەری پێ بخوا، عیلاجی پێ بکە. بۆ کاک حەکیم مەگەر خەڵک کە ئەم وڵاتە جێڵێ و بێهیوا بێ، کەس پێی خۆشە زێدی خۆی و خانەوادە و یادگاریەکان و کەسوکاری جێبێڵە و بچێ بە وڵاتێکی غەریبی شە و ڕۆژکار بکا بۆی بژی، کەسەوەی پێخۆش نییە. بەڵام ئەو چێ وای کردووە خەڵک لەم وڵاتە هەڵبێ؟ بۆیە ئێمە کارمان ئەوەیە ئەم دەسەڵاتدارانە بە هۆش بهێنین، چکەمە نوێنەری خەڵکی. هۆشیان ڕۆشتووە گیان هۆشیان ڕۆشتووە ئێستا؟ ئەوانە ئێستا مەستی ئەوەن کە چۆن دەوڵەمەندتر بن، ئێستا شەو ڕۆژ بیرەکەنەوە چۆن لە جێیەکە فەراغێک ببینن بە ناوی کۆمپانیاوە بێن عەقدێک لەگەڵ حکوومەت بکەن و دەوڵەمەندتر ببن، چۆن سەرانەی زیاتر وەربگرن، چۆن شەریکاتی تر بکەنەوە، چۆن پشک و سەهمی تر بکڕن، چۆن ئەم پارە زۆرە بەرنە دەرەوە نازانن چۆن بیخۆن. ئەمانە بێ ویژدانیان ئازاری ویژدانیان بیان کوژێ، شەو خەویان لێ نەکەوێ، بەس بیر بکەنەوە و سەروەت و سامانەی بە دزی پێکیان هێناوە، دڵنیابن خێری لێ نابینن، دڵنیابن خێری لێ نابینن. چونکە بەشێک لەوانە کە دەوڵەمەند بوون، نەتیجەی دەوڵەمەندبوونی ئەوان توشبوونی خەڵکێکە لە نەخۆشخانەکانی هیوا و نانەکەلی بە سەرەتان لەبەرەوەی مادەی بەنزینی سەرەتانیان هێناوە، ئەیکەنەوە تۆمبیلەکانی خەڵک و دووکەڵەکەی مناڵەکانی هەمومان هەڵێ مژێ و نەتیجە تووشی سەرەتانە بێ، بەڵام ئەو دەوڵەمەند بووە و پارەی پەیدا کردووە. دڵنیا بە خۆیان هەمویان تووشی نەخۆشیە بن پێی، ئەگەر هات و دەربازیش ببن لەوەی کە خەڵک سزایان نەدا، لەوەی کە پەرلەمان متمانەیان لێ نەسەنێتەوە، لەوەی دادگا جورئەت و ئیرادەی لێپرسینەوەی لەم دزانە نەبێ، ئەم دزانە وەکو عیبرەتە مرن. ئەم دزانە بە جۆرێکە مرن لە کۆتایی ژیانیانە، ئەگەر نەکەونە ژێر پێی خەڵک، لە ڕوویان نایە وێنەیان پیشانی خەڵک بدرێت کە چەند بە قێزەونی ئەمرن. ئەوە کەی ژیانە ئەوان ئێستا هەمویان وەکو دز تەماشاکرێن، کە منەوانەی کە پاکن و خۆیان گرتووە و دزیان نەکردووە لەم میلەتە. ئەم وڵاتیان تاڵان کرد، ئەم وڵاتیان وێران کرد، هەمویان دزی، دوای 28 ساڵ هێشتا تێر ناخۆن. بۆ چکە کوڕیان بۆ گەورە، بۆ کوڕەکانیان تەماعیان لە باوکیان گەورەتر و زیاترە. هەنێکیان ئێستا خەفەتە خۆن تەمەنیان ڕۆیۆ ئەم هەموو پارە دزیە لە بەردەستیانایە و ئەم هەموو ناز و نیعمەتە کەوتووە بەسەریانە، بەڵام یەکێکیان شەکرێتی، یەکێکیان ئای دزێتی، یەکێکیان زەختێتی، یەکێکیان سەرەتانێتی، یەکێکیان بە حەپە خەوێکیان بە دەرزیە خەوێ. تەنها زەبری پارەی دزی کە عیلاجی خەیاڵی پێەکەن لە دەرەوە و بەمانەیانێت تۆزێ عمری خۆیان درێژکەن. ئەوە ژیان نییە، سیاسیەکی دزی بە ناو شۆڕژگێ ڕیکۆن ئێستا تایەتی و وازانێ ژیان هەروایە خەڵک دەستی پێی ناگا. باوەڕ بکە بەشێک لەمانە لە گۆڕەکەشیانە خەڵک دادگاییان ئەبێ بکە، وەکو چۆن ئێستا نازیەک ئەگەر لە حەربی عالەمی دووەمە بەشدار بوو بێ ئەی دۆزنەوە و دادگایی یەکەن، لەقەبەکەی دادگایی یەکەن. لە ماوەی پێشوو لە فەڕەنسا برادەرێکم بینی وتی ئەزانی لەم ماوە کەسێک دادگایی هەبوو لەسەر ئەوەی ناوی باپیرەی لە فەڕەنسا بە سەبەبی هاوکاری نازیەکان وەکو خیانەتکار تا ئێستا ماوەتەوە، داوای لە دادگا کردوتی من تاوانم نییە، سێنەوە دوای ئەوم هەر ئەو لەقەبەم لەسەر بمێنێتەوە. دادگای پاریز وتی نەخێر، ئێوە خیانەتکارن، ئەبێ لەقەبی خیانەتان لەسەر بمێنێتەوە، چونکە لە داگیرکردنی فەڕەنسایە باپیرت هاوکاری نازیەکانی کردووە. دڵنیا بن ئەمانش ئاوا ناوەکانیانە بێ دادگایی بکرێت. بەڵام کەی
با بۆ دوای ناوبڕەکەی سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی 2 پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاکسونە پێش ناوبڕکەوتت ڕۆژێک دێت کە ئەندەڵکارەکان لە کوردستان لەقەبەکەشیان دادگایی دەکرێت. پێ دوایە و کاتە زوو نییە؟ زانی کاک حەکیم تۆ بیر بکەرەوە پیاوێکی وەکو قەزافی گاڵتەی بە هەموو قاداتی عەرەبە کرد، گاڵتەی بە هەموو سەرکردەکانی عەرەبە کرد، چوو بوو ئیلتیحاقی کردبوو بە جنوبی ئەفریقاوە و لە مؤتەمەرەکانی قیمەی عەرەبیە گاڵتەی بەو ستەمکارە عەرەبانە کرد. لە وڵاتەکەیە ڕەنگە لە هەمویان لە دەوروبەری خۆی گوزەرانی خەڵک باشتر بوو بێ، بەڵام خۆی و کوڕەکانی زوڵم و ستەمیان بە جۆرێک بوو. نەتیجە قەزافی کەوتە دەستی خەڵکو لە زێرابێکی ژێر پردێکایەنە دەرەوە کوشتیان. قەزافی هەموو پیادەی عەرەب لێ ترسا. ئەزانی سەدام ستەمکارێکی وا بوو، هەمیشە مەلیک حوسەین حەزێ کرد بێ بۆ لای یا مەلیک حوسەین بیبینێت، چونکە باڵای بەرز بوو. سەدام مەلیک حوسەین هەرە گەیشت بە شانی ماچکە. کوێیت بە شێوێک داگیری کرد، کوردی ئەنفال کرد، کیمیایی لێدا 8 ساڵ چەکی قورس و سەختی بەرامبەر ئێران و شەڕێکی قورسی بەرامبەر ئێران کرد، کیمیایی لەوانیشدا. سەدام چی نەکرد؟ هەموو عەرەب لێ ترسا، هەموو عەرەب حسابی بۆ کرد. ئەو ستەمکارانەی کە یەک هەموو لە ناو چوون هاتن لە دەوری سەدام کۆ بوونەوە. کوڕەکانی عودەی و قوسەی چی بوون لە عێراقا؟ ڕیاضە بەدەست ئەوان بوو، تەلەڤیزیۆنەکانی گەنجان و شەباب بەدەست ئەوان بوو، گۆڤارەکان بەدەست ئەوان بوو، ڕۆژنامەکان بەدەست ئەوان بوو. ئەو ئافرەتەی جوان بووایە و حەزیان لێ بکردایە لای ئەوان بوو. تەعەدا و زوڵمیان بە هەر شوێنێکا بڕۆشتا بانایە. خەڵک
نێوێرا سەیریشیان بکە قوسەی و عودەی چیان لێات لە ماڵێکە بینیمان نەتیجەکەیان تەرمەکانیان پاکرایەوە و شۆراوتیان ئەوە نەتیجەی زۆڵم مستەمەوە عودەیەوەش قوسەیە چیان لات کوا قەسرەکانیان دوای سەیارە و توحفەکانی هەیەیان بوو سەدام و عایلەکەی و عودەی و قوسەی هەمووی بە پارەی خەیاڵی فرۆشرا لە وڵاتان و لەم لاولا خەڵک ڕسمی لەگەڵ سەیارە و دەمانچە و ئاڵتون و کۆشک و شتەکانیان ئاگرت ڕاستە هێزێکی دەرەکی وەک ئەمریکا هات بوو بە هۆکار بەڵام خۆگەر گۆڕانکاری جاری وا هەیە بە خەڵکی ناڕازی و ڕاپەڕی و ناکرێوەکو چۆن خەڵکی کوردستان ڕاپەڕی و پێشمەرگە لە شاخەکانەوە هاتە خوارەوە و هاوکار بوو پێشتر خەڵک ڕاپەڕی لەو ڕژێ مەستەمکارە بڵێنەوانی گەندەڵکارن جیاواز نییە لە کوردستان لەگەڵاوانی ترە نەخێر جاران لە سەردەمی ڕژێمی بەعسا هەر کەس بیان زانایە کوڕێکی لە دەرەوەی ماڵەکەشیانە ڕووخان خۆشیانی عدامە کرد یا بۆ هەڵواتایە ئێستا ئێمە بەم حکومڕانە گەندەڵانەوە نەزەعیفن پێیانەڵین ئێوە دزن ئێوە ستەمکارن ئێوە ماڵی میلەتە خۆن سەدام بەس بۆ پاراستنی خۆی لە ناو بەغدایە 1 ملیۆن فیدایی هەبوو یعنی ئەم ملیۆن فیدائیە ئەرکیان پاراستنی تەنها خودی سەدام بوو بەڵام سەدام لە کوونێکە لە مەزرعەیەکە چوون ئەوەی کە نانی بووە هێنا ئیخباری گرتی وەرنە لەو کونا سەدام خۆی شاردۆتەوە سەدامێک کە حکمی عێراقی بە ئاگر و ئاسنی کرد خەڵک نەیەوێرا لە ماڵی خۆی لای منداڵەکانی باسی حیزبی بەعز بە خراپە بکە ئەیوت نەوەک لە دەرەوە بیگێڕنەوە و ئەمن بەیانی بێ بمگرێ ئەم ڕژێمە کە نەوتێ فرۆش چەکی پێکڕی بەڵام فەردێ برنجی بەگرانە کڕی لە تایلند ئەیهێنا بە هەرزانەی دایەوە بە میلەتەکەی بەڵام چونکە زوڵمی کرد خۆشگوزەرانیەکەی سەری خوارد زوڵمەکانی سەری خوارد بۆ ئەمانەی ئێمە نابێت دەرس وەرگرن لەمانە بەدڵنیاییەوە چونکە زوڵم کوردەواری بەردەوام ئەمەی جوان وتووە زوڵم لە ئەستوریە ئەبچڕێ یعنی تا زۆر نەبێ تا تەواو نەگەنە ئەوەی زوڵمیان زۆر زیاتر بێ ناکەون چۆگەر عادیل بن خەڵگەیان پارێزێ خەڵک دوعای خێریان بۆ کاڵێ خوایە ئەوەی خۆشگوزەرانی دروست کردو بی پارێزی بەڵام ئێستا هەموو ماڵێک ئەگەر هەموو ئەندامانی خێزانەکە دوعا نەکەن لەوانەی ئەم ستەمکاریان لەم هەرێمی کوردستانە بەرهەمهێناوە یەک دوێک لە عیلەکە هەر دوعاکە لەم زوڵم مستەمەی مەحروم کراوە لە دامەزراندن لە کار لە ژیان لە مافەکانی کێ ڕازیە بەشێک لەوانەشی کە بەشدارن لەو گەندەڵیا و لەو پیسخۆریە پێیان داون هەر ناڕازین چکەزانن ڕەفیقیان هەیە زیاترە خوا زیاتری پێدرێ ڕەفیقیان هەیە جاش بۆ وەزعی لەم باشترە باش سەبارەت بە مەسلەی بێکاری هۆژاری کە لە کوردستان ئێستا بێکاری وەزارەتی پلاندانان دەڵێت لە 11,000 هەژاری لە 6 پێ دوایە لەم کابینێت هەوڵێک هەیە بۆ دۆزینەوە هەلی کار زانی ئەو ئامارانە هیچی ڕاست نین ئەو ئامارانە هیچی دەقیق نین چونکە بەشێک لەوانەی لە کاران بێکارن بە پێی ستانداردی نێودەوڵەتی یەکێک موچەی هەبێ ناڵێن کاری هەیە کار نەتیجەی بەرهەمە ئێمە 600,000 فەرمانبەرمان هەیە زانی هەرێمی کوردستان موئەسساساتەکانی بە 150,000 200,000 فەرمانبەر وەکو گوڵ ئەڕوا بەڕێوە ئەو هەموو ڕۆتینیات و لاموبالاتیەشی تیا نابێ فەرمانگەکانی ئێمە ئەنی 500,000 بەس ئەچێت هیچ کارێکی نییە هیچ بەرهەمێکی نییە و ئەوەش بێکارێکی بێکارێکی ڕازی کراوە بە موچەیە کە بەرهەمی نییە ئێمە کۆی سیستەمی حکومڕانیەکەمان خەلەلی گەورەی تایە بەمانای ئەوەی کە هاتوین لەبەر ئینتیخابات و دەنگ بۆ نفوزی حیزبی هەر خەڵکمان تاین کردووە بەبێەوەی بیر بکەینەوە ئەمانە بەرهەمیان چییە بۆ وڵاتە ئینتاجی ئەمە چییە کە من لە مانگێکە 700,000 ملیۆنێکی دەمێ مەصرەف یەکەم هاتوچۆ یەکەم سیارەی بۆ دابینەکەم
شوێنی بۆ دابینەکەم بینای هەیە ژووری هەیە مێزی هەیە کورسی هەیە ئەمە بۆچی بۆیە کاروباری خەڵک بەڕێکا نەک هاوڵاتیەک بچێتە بەردەمی جارە جوابی نەداتەوە 3 ڕۆژ بچێ بۆ ئیمزایەک بۆی نەکەن ئەمە هی نەقسیەوە نییە کادیرمان کەمە و فەرمان بەرمان کەمە هی ئەو عەقلیەتە حکومڕانیە کە لە هەرێمی کوردستانە هێشتا بیری لەوە نەکردوتەوە چۆن بەرهەم زیادکە بەو ئیمکانیەتەی هەیەی بە جوهدێکی کەمتر ئەمەی لە هەرێمی کوردستان ڕووەدا جگە لە بارگرانی بۆ حکوومەت کە ئێستا خۆیان گیران خواردەوە بەدەستیەوە چکە ئێستا دزیەکەی خۆیان دەست لێ هەڵناگرن ئەوەی بڕیویانە بە ناوی قەیرانەوە لە خەڵکیان بڕیوە نە لە داهاتی نەوتیان بڕیوە نە لە گومرجیان بڕیوە نە لەو داهاتە ناو خۆیانیان بڕیوە ئەوانە حیسەی خۆیانیان هەر هەیە بزنسی خۆیانیان هەر هەیە پشتی خۆیانیان هەر هەیە شەراکەتیان هەر هەیە مانگانە بۆیان نەچێتە ماڵەوە بەڵام ئەوەی کە بڕیویانە لە ژیانی خەڵکیان بڕیوە پرۆژەکانیان وەستانوە موچەی خەڵکیان بڕیوە موچەی خەڵک نادەن تۆ سەیریکە ئێستا مانگی دەیە واتە هەرێمی کوردستان تاکو 39 نەوتی فرۆشتووە لە یەکی 2019ەوە مانگی 1 مانگی 2 مانگی 3 مانگی 4 مانگی 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8 9 9 مانگە هەرێمی کوردستان لەم ساڵە هەموو مانگێک بە کاملی نەوتی فرۆشتووە بەڵام موچەی 6 مانگی داوە موچەی 3 مانگی نەوت جارێ هەر فرۆشی نەوت هی 3 مانگ بە ناوی تەخیری موچەوە نەیانداوە بە وەزارەتی دارایی یعنی مانگی 6 موچەی وەرگرتووە خەڵک مانگی 7 نەوت فرۆشراوە مانگی 8 نەوت فرۆشراوە مانگی 9 نەوت فرۆشراوە کوا پارەکەی ئەوە ئێمە ئێستا لە تحقیقی ئەوین بە حکوومەت بڵین زەحمەت نەبێ ئەلبەتە من لە ڕێی خۆمەوە کۆندامێکی پەرلەمان لە فراکسیۆنی کۆمەڵ لە هەوڵی ئەوام بڵێم زەحمەت نەبێت تۆ 9 مانگە نەوتە فرۆشی بۆ پارەی 6 مانگی خەڵکە دەی زەحمەت نەبێت تۆ ئێستا 441,000 بەرمیل بە پێی ئەخیر تەقریری سۆمۆ هەموو مانگێک 441,000 بەرمیل نەوتە فرۆشی باشە یعنی چی هەموو مانگە تەنها 370 میلیارد دینارە دەی بە دارایی کوا 370کەی تری نیوەی نایەتەوە نیوەی زیاتری نایەتەوە بەچی ئەدەیت کوا 600 ملیۆن دۆلاری پارەی نەوتی مانگی 7 و 8 و 9 دانیشتون چاوەڕێکن بەغا بەو وێرانەی و بەو وەزع خراپە وەڵا پارەکەی بەغا نهاتەوە بۆیە موچە نادەین تۆ حکومدارێتی چیەکەی لە بەغداوە دێت زیاتر لەو پارەی کە هەرێم لە نەوت بۆ موچە سەرفی دەکات بەغدا 453 میلیارە و 370 میلیارە ئەمە بۆیان بۆ بە بەهانە کە گوایە بەغدا نیوەی پارەی موچادا ئەمانیش نیوەیە خەنە سەر لە داهاتی ناوخۆ و نەوت و لە پارەی ئەمریکیەکان لە کاتێکە ئەوەی لە بەغداوە دێ بە پارەی نەوت تەنها بە پارەی نەوت دەمانەتوانن موچە بدەن بەڵام کێشە ئەساسیەکە لە کابینەی پێش و لەم کابینەش کە بەردەوامە هەر ئەوەیە کە نیوەی پارەی نەوت نایەتەوە هەرێم هەر نایەتەوە هەرێم بۆ کێ دەڕوە بە ناوی قەرز دانەوەی قەرز بە ناوی چی نازانم و تا ئێستا پەرلەمانیش بەرچاوی ڕوونیە نایزانێ ئەم پارەیە چی لێ ئەکەن ئەگەر وتراوە ئەم کابینە وعدی زۆری داوە و کارنامەکەی وەڵا زۆر جوانە بەڵام هەمان ڕیتمی گەندەڵی هەمان ڕیتمی سەرانە وەرگرتن هەمان ڕیتمی فلان مەسوول و فیسار مەسوول و کوڕی فلان و فیسار هەر خەریکی داگیرکردنی زەوین خەریکی دانانی کۆمپانیان بۆ کێشانەوەی پارە بە ناوی جۆرەهاوە هاوشێوەی ئەوەی عەریزە نووسیەکە هەتا ئەگاتە دانانی ئێستا لەم ڕۆژانە فێری شتێکی تر بوون چییە؟ لە سنووری سلێمانی کۆمپانیایەک هاتووە کابینەیەکی لە بازگەکانی ئاساییشا داناوە هەر تەنکەرێک هەر سیارەیەکی بار هەڵگری شیش کە ئەڕوات یا دێت $100 لێ وەرەگرێ و بە بەتاڵیش 70,000 لێ وەرەگرێ بە بەتاڵیش بۆچی تەکاکە ئەمە بۆ وەرێگری وەڵا ئەمە ڕێپێدانی هاتنە ناو هەرێمە یا دەرچوونە لە هەرێم جا نەوتی پێیە یا شیشی پێیە بیر بکەرەوە ڕۆژانە چەند سەیارەی تەنکەر هاتوچۆوەکە
ئەم کۆمپانیا بەبێ ئەوەی پارەکە 1 دیناری بگەڕێتەوە بۆ دارایی بۆ داهاتی گشتی وەرێگرێت و وەکو سەرانە ئەو ئێستا من خەریکی ئەوەم کە بڵێ ئەم فەزاحەتە چییە یعنی چیەمە هەڕوتکردنەوەی خەڵکە باش تۆ سیارەیەکی زلت پێ و نەوتەبەی ئەبێ $100 بی بە من لەم تەنکەرە ڕێک ئەوەیە وەرەقەیەکی بۆ کردو بە ناوی ڕێپێدان بۆ ماوەی 6 ساعت سەرانە سندن ئێستا لە کابینەی پێشوو زیاترە چۆن دزی ئێستا هەمان دزیە کە ئەکرێ سەرانەکە چۆنێن تەنە لەو تەنکەرانیان لە شتی تر بۆ نمونە بۆ نمونە لە گومرگ ئێستا شتێکی تازەیان هێناوەتە پێشەوە لە گومرگ ئەم تعریفەیە کە تازە هاتووە نووسراوێکی ئاوایە باشە هەر کەسێک کە بارێک دێنێ ناچارەکەن وەرەقەیەکی پێفرۆشن بە 75,000 دینار کە بارێک لە دەرەوە دێنێت بەڵێ هیچ نییە فەرمانبەرەکەی گۆمەرگ پێشتر هەمان ئیشی کردو و 75,000 وەرنەگرێت ئێستا کۆمپانیایەکیان دروست کردووە پێیان داوە بەشی زۆری پارەکەی بۆ کۆمپانیاکەی بەشی کەمی بۆ حکوومەتە ئەمە یەکێکە لەوانە ئەمە لە هەردوو سنوورەکە ئەمە لە هەردوو سنوورەکە ئەوە مەسەلەی عریزە نووسەکان کە کردیان بە 25,000 و دوای کردویانە بە 15,000 پێنجی بۆ کۆمپانیایەکی ئەم لایە پێنجی بۆ کۆمپانیایەکی ئەو لایە پێنجیشی لە بینی حکوومەت و عریزە نووسەکانە بەشەکرێ بۆیە ئێستا بە نمونە تۆ سیارەت پێ ڕێ بۆ وڵاتی ئێران کۆمپانیایەکیان دروست کردووە لە مەرز 90,000 دیناری لێ سەنێ بەبێ ئەوەی هیچ بکات وەرەقەیەک ئاوایە هیچ ناکە هیچ ئیشی نییە بە ناوی حکوومەتیش نییە نەخێر باش کاتم زۆر کەمەوە بەس سوارت بە ینی چارەسەرچی بۆ خەڵکی بێکار هەژارێنی کە ئێستا حکوومەت بەدیلیشی نە بۆ دۆزنی و هێلی کار کورتی بێسپاس ئەوەیە کە ئەو پرۆژانەی وەستێنراون بخرێنەوە ئیش و کەرتی تایبەت ئێمە هەوڵە دەین لەم خولا یاسایەکی بۆ دابنێ کە ئیمتیازەکانی وای لێ بکرێ خەڵک هەر هەڵپەی کەرتی گشتی نەبێ وی خەڵک بتوانێت لە کەرتی تایبەت شەکوایش هەیەنی پرۆژەکان ئێستا بەداخەوە پرۆژەیەکی زۆر وەستێنراوە بۆیە بێکاریەکی زۆر دروست بووە بازار قۆڕخ کراوە و بێدەسی ئەم حیزبانەی کە هەموو تیجارەتێکەکەن تیجارەتی مەشروبەکەن جگەراکەن هەنێکیان تیجارەتی تلیاکەکەن تلیاک بەڵێ هەندێک لە هەرێمی کوردستان تیجارەتی تلیاکەکە تیجارەتی ئاسارەکە بەرپرسیان بەڵێ خەڵکەتوانێت تیجار خەڵکی فەقیر پێڵێن لە ژێرەوە وەرە بچۆ تۆزێت تلیاک بێنێکسە پێی دەوڵەمەنەبی ئەفسەرێکی ئاسایش ئیخباریەکە لە حدود دەگیرێ و خۆی پلەکەی پێی بەرزە بێتەوە و بەشێک هەندێک خەڵک لە هەرێمی کوردستان بەڵێ تیجارەتی تلیاکەکەن زۆر بە مەترسیداری زۆر بە نادیاری وەکوراوەنەوەی هیچ بەداچوونێکت کردووە خەڵکی بێدەسەڵات نین خەڵکی دەسەڵاتدارن باش و تیجارەتی مەشروبی تەزویرەکەن مەشروبی تەزویر یعنی و مەشروب خۆی خراپە ئەمان هاتوون تەزویرەکەیان دروست کردووە تیجارەتێکن ڕۆژانە $500,000 لە هەموو هەرێمی کوردستان قازانجەکەن باش مەشروبی تەزویرەدەن بە خەڵک بۆیە ئەو ڤایرۆسی جگەرە بەشێکی لەو مەشروب بە تەزویرە خەتەرەوە هەیە کە مادەی کوحولی و مادەی ترتیایە نسبەتێکی خەتەر ئەمانە هەموو بە ڕسمی هەن و لەلا من تیجارەتی تەزویری جگەرە ئەکەن جگەرە خۆی مادەی سەرەتانە توشبوونە بە سەرەتان ئەمان هاتوون دوو کارگەیان لە هەردوو دەڤەر دروست کردووە هەر جگەرەیەک تۆ تەسەور ناکەی تەزویرەکەی لە هەردوو دەڤەر دروستەکرێ و لە بازار بچۆ بپرساڵەوە جگەرە کۆپیە ئەوەش ئەسڵەکەیە جگەرە خۆی تووشی سەرەتان تەکاوەرە تەزویرەکەی بخۆی باش دو پرسیارم زۆر بە کورتی پێشتر بەڕێزت زۆر قسە لەسەر زیندانەکان کرده بوو دیندار زێباری لە دیوانێکی ڕۆژنامە بازەوە دەکە حەز دەکەم سۆرا عومەر لەگەڵ خۆی بمان باتە ئەو زیندانە هێنانەی کە دەڵێت لە هەرێمان بە کورتی وسپاسە بەسەر چاو ئەی بەم با کاتێک ڕێک بخا وەکو خۆی و توێتی ئێمە بیناکانمان چاومان لە یەکەوەی لە پەنجەرەکان من لە خزمەتیام بە کاتێکدا بنێت پێکەوە چین نوێنەری UN و مافی مرۆڤ و میدیا ئەبین بەس بە مەرجێ من پێی ناڵێم بۆ کوێ ئەچین ئەی بم بە ئەو زیندانیە نهێنیانەی کە خەڵکی تیا بێسەر و شوێن کراوە و تا ئێستش تایەتی و بەردەوامیش زیادەکە
چاوەڕێ وەڵامی ئەویە کاتێک بەڵێ من ئامادەم و لەگەڵ خۆمەی بەم بەو مەرجەی کە پێی ناڵێم بۆ کوێچین بۆی کە شوێنەکە چۆڵ نەکەن چکە لە خولی پێشوو چوومە یەکێک لەو شوێنانەی زیندانی نهێنیە بە ماوەی کەمتر لە سەعاتێک شوێنەکەیان چۆڵ کرد. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز سۆرامەمەر ناوی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ ماوەی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان ڕات.